بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت. هەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ بابەتێک کە بەڕاستی هەستەکەین دیاردەیەکی زۆر قێزەونە لە کۆمەڵگاکەمان و لە زۆربەی و کۆمەڵگایانی وەکو ئێمەوەین. ئەویژەوەیە کە دڵسۆز نین بۆ ئەو کار و پیشەی کە ئەیکەین. یعنی من مامۆستام بەداخەوە لەوانەیە وەکو مامۆستا ئەو پیشە پیرۆزە کە بە پەروەردەکردنی مناڵەکانە کوڕووکچەکانی ئێوەکو پێویست ئەو ڕۆڵە نەبینم، کەواتە هۆکارەکەی چێ دڵسۆز نیم بۆی بە دیقەتی شەکەم ناکەم. ئەو منهەجە ئەو پرۆگرامی کە پێویستە من بیڵێم وەکو پێویست نایڵێم، لەوانەیە غەشی تیا بکەم، لەوانەیە جیاوازی لە نێوان مناڵەکانتان بکەم، لەوانەیە حیزبایەتی تەداخل تیا بکەم، لەوانەیە ناوچەگەرێتی تەداخل تیا بکەم، کە ئەمە تاوانێکی گەورەیە. چونکە مرۆڤ بەڕێزان ئەگەر دڵسۆز نەبێ بۆ پیشەکەی بە قەناعەتی من ئەو پارەی وەرێگری حرامە، بەڵام بەمەرجێک لە بینی دوو کەوانەیە و کەسە حرام و حەڵاڵ بزانێن. چە من لە جگەر زۆر کەسا قساکەین بەڕێزان دێ کەسێ کوڕەڵێ تۆ باسی چیەکەی حەڵاڵ و حەرام ماوە ئەی بۆ نییە جاکەگەر شتەکە ئێستا حەڵاڵ و حەرام نەمێنێ ژیان چی لێ بەڕێزان. یعنی بەداخەوە ئێمە سەردەمێ تێکەوتوین، زۆربەی ناڵم هەمومان زۆربەی دوای پارە کەوتووە، بەس هەدەفی پارە کۆکردنەوەیە. بەسە پارە چێ لە ئێمە بەڕێزان لەگەڵ خۆی کفنەکەی گیرفانی هەیە ئەیبا چێ لە ئێمە کە یێتە دنیا و دینارێک لە خۆیێنە. ئێمە ئەمە پەروەردە سەقەتەکەمانە بەڕێزان. هەتا ئێستا زۆر کەسەیە ئەڵێ درۆیە حەڵاڵ و حەرام چییە؟ یا هەندێک کەسێ بەغەڵت لە دینەکە تێگەشتە کوورە کاکە فڵان مامۆستا من دوێنێ گوێم لێبوو ئەڵێ 1000 گوناح و یەک تۆبە. معقولە؟ معقولە تۆ پیاو بکوژی، زینا بکەی، دزی بکەی، خیانەت بکەی، بە یەک تۆبە نەمێنێ؟ مستەحیلە دینە شتی وا هەبێ. ئەگەر 1000 مامۆستا بیڵە لەگەڵ ڕێزما دین بەو شێوە نییە کاکە، هەریەکە عیقابی خۆی هەیە. لەبەرەوە بەداخەوە ئێمە سەردەمێ تێکەوتوین. سەردەمەکە من زۆر جار قسەی ئەو فەیلسوفە گەورە کۆمەڵناسێکە ئوستازێکی جامیعە خۆی کەنەدی ڕێز لە زانکۆیەکی فەڕەنسیە ئەڵێ ئێمە لە سەردەمێکی چوپوچە ئاژین. قیەم و بەها ئەخلاقیەکان خەریکە پێشێلەکرێن، خەریکە مرۆڤ بێ بە کاڵایەک، خەریکە ئەوانەی کە بوودەڵەن بەرزەکرێنەوانێ، ئەوانەی کە بە دوای ئەخلاق و قیەمە نزمەکرێنەوە. بەداخەوە سەردەمی ڕئیسمالیەت زۆر جار ئەم سیستەمە سەقەتە خەریکە وامان لێکە. ئەجینا ناکرێت من مامۆستایەکم دڵسۆز نەبووم بە پیشەکەی خۆم، من مامۆستام تۆ مامۆستای ئەو مامۆستایە. ئەگەر هەر هەمومان بە ڕاستگۆیی بەڕێزان مامۆستایەتیەکەمان بکەین، مناڵەکان و قوتابی خوێندکارانەی هەیە وەکو کوڕووکچی خۆمان سەیریکەنەوە پیشەی مامۆستایەتیە، نەک خیانەتی لێ بکەم، نەک فێڵی لێ بکەم، نەک پێویستە سەعات و نیوێک من وانە بڵێمەوە بەڵام نیو سەعات بڵێمەوە لە کاتێکە پارەیەکی زۆر وەرەگرم. ئەگەر من بەم شێوەیە مامەڵەم کرد وەکو مامۆستایە، بڕواتان هەبێ ئێوە وەکو دایک و باوک ڕازین لە ئێمە، مناڵەکانیشتان سەربەرزە بن، مناڵەکانیشتان بەختەوەرە بن، مناڵەکانیشتان عیلم و سەقافەتێکی باشیان پێ. بەڵام وەرە ئێستا وەرە بڕۆن و ماڵی خۆتە. هەموومان مناڵمان هەیە لە مەکتەب لە زانکۆ، ڕازین لە ئاستی مناڵەکانتان. من محاڵە بڵێم دایکی و باوکێکە بێ بڵێ ئارەوەڵا لە 100% لە مناڵەکەم ڕازیم. ئەمە یەکێکە لە کێشەکانمان، کەواتە ئێمە وەکو مامۆستا نەمانتوانیوە ئیش و کارەکانمان بەسەر کەوتووی بەرینە پێشەوە. بەڵام لەوانەیە لۆمەی منیش نەبێ وەکو مامۆستا، منیش پاساوم هەبێ بڵم فەرمو ڕوبع معاشێک مێنێ، فەرمو مامۆستا لە وڵاتانی تر موچەی چۆنە، چۆن ڕێزێگیرێ. من دایک و باوک شەق لە مامۆستا هەڵەیە سوکایەتی پێەکە لە ڕاگەاندن گاڵتە بە مامۆستاکرێت چێکە. من بۆیە نەمتوانیوە دەوری خۆم ببینم. من ئەندازیارێکم بەڕێزان، ئەگەر دڵسۆز نەبم بۆ ئیشەکەم، ئەو جسرە ئەو ڕێگاوبانەی دروست یەکەم، تۆ ئەتوانی بە ئاسانی بە سەلامەت پیا بڕی بە سیارەکە و زۆر زەحمەتە. ئەی ئەم هەموو کارەسات و بینا ڕووخان و جسر ڕووخان و سەدە ڕووخانە لە چۆ هاتووە ئەگەر ئێمە هەمومان وەکو مهندس دڵسۆز بین لە کارەکانمانە؟ بۆ ئەم کارەساتانە لە هەموو وڵاتێک نییە، بۆ بەس لە وڵاتانی ڕۆژهەڵاتی دواکەوتوی وەکو ئێمە هەیە. کەواتە ئێمە وەکو ئەندازیار نەمانتوانیوە هەمومان دڵسۆزی کارەکەمان بین. چونکە ئەگەر من دڵسۆزی ئیشەکەی خۆم ببم، ئەم بینایە پێویستە 100 تەن با بڵێن شیشی تێ بکرێت. ئەگەر من لەگەڵ مقاولەکە ڕێک نەکەوم بڵێم کاکە 50 تێکە و 50 تری 25 بۆ من و 25 بۆ تۆ، دڵسۆزم بۆ ئیشەکەم، دەستکەم بە چاوی مقاولەکەیە،
ئەو کەسەی کە منی داناوە بە ئیشراف لەسەر ئەم بینایە دڵسۆز بە متمانەی بەمێ ئەو پارەی وەریەگرم حەڵاڵ بێ بیکەم بە قورجی مناڵەکانمە ئەو بینایە هەتاوەکو خوا حەسکە بە قووەتە بێ بەهێزە بێ هێشتا نەچوویتە ناوی دڵۆپە ناکات سەیری شۆقەکان کە دروستەکرێن سەری بینایەکان کە سەیری جادە و ڕێگەوبانەکانمان کە بڕواتان هەبێ هەندێک جادە هەیە منهۆڵەکە ئەو نەبەرزترە بێ خۆتی لێلایە ئەجینا ژێری سیارەکە و بەرێکرێت ئەمە ئەگەر ئەم ئەندازیارە دڵسۆز وایە بۆ ئیشەکەی چۆن ئەم جادەیە وا دەرەچوو ئەم جیسرە هێشتا تەواو نەبوو یعنی چیم درزانیت یا سەر لە نوێ پینەیەکەی تۆ پارەی تری بۆ دروستە بێ ئەم مەشە کەواتە بەڕێزان دڵسۆزی یەکێکە لە قیەمە ئەخلاقیەکان حتا خوای گەورە سوورەتی خلاص دڵسۆزی لە قورئانە هەیە چۆن لە بەرامبەری سوورەتی منافقین هەیە لە دنیاشا بەڕێزان ئەوە تەجروبەمان هەیە ئەها کە شتێگە نووسی لە یابان دروست کراوە هەمومان نەیکڕین یا نایکڕین خۆ ئەمانە موسڵمانیش نین بەڕێزان بۆ لەبەرەوەی لەوێ زۆر ورد و زۆر دیقەتن شتەکە بە ئەمانەتەوەکەن حتا ئەو سینە من لە سێ چوار چاو پێکەوتنە چەند کەسێکم لەوانە بینی و لە خەڵکی تویش پرسیارم کردووە ئەڵێم بۆچی من چوومەتە بەریتانیا بەڕێزان زۆربەتان لەوانی دەرەوەی وڵاتان بینیوە یا ئەوانی ئێسامان بینن ئەو بەڕێزانی لە دەرەوەی وڵاتنە خوشک و برایەنەمان ئەمان بینن باشە لەوێژ من شتم کڕیۆ نووسراوە مێدن چاین یعنی دروست کراوە لە سین لەو زانکۆ پێشکەوتوانەی ئەوێ وەڵڵاهی لە زانکۆی ئۆکسفۆرد کڕیومە وتومە باش ئەمە بهی سینە چۆن لەم زانکۆی وا گرانیشە ئەڵێمە ئێمە داوای کوالیتیە بەرزەکەمان کردووە کە پرسیارەکەی لە سین ئەڵێ کاکە گیان تۆ پێم بڵێ چی دەوێ مواصفاتەکە من بۆ دروستەکەم بەڵام بەداخەوە ئەی بۆ منم گڵۆپەی من ئەی کڕم پاش هەفتەیەکە تەقێت ئەڵێ بە منیان و تۆ گڵۆپێکمان بە مواصفاتە بۆ بکە بەرگەی 10 ساعات بگرێت ئەگەر ئەمە تاجر و بازرگانێکی دڵسۆز بوایە بۆ لە بەریتانیا و لە ئەمریکاش هەر شت لە سین چونکە لەوێ کرێکار و ئیدعاملەوەکو پێڵێن هەرزانە لەو ئەمریکای بڕۆ لەو سینە بچۆ لە زۆربەی وڵاتانی پێشکەوتو شتی سینی لێ بەڵام بە کوالیتی و مواصفات ئێمە کە باسی دڵسۆزیەکەین بەڕێزان باسی کوالیتەکەیەکەین نەوعیەتەکەی دقەتەکەی ئەی بۆ لای ئێمە ئیشەکانمان هەمووی بە سەقەتیە جاران وەکو نوکتە ئەیانگوی لای ئێمە پیاڵە دروستە کرێ لە سێ ژێر پیاڵەکە ناوەسێت بنەکەی خوارە ئەگەر نوکتەش نەبێ ئەمە حەقیقەت لە ناومانە هەیە بەڕێزان ئیشەکانمان بە دیقەت ناکەین بە وردی ناکەین دڵسۆز نین تایە وەرە بڕۆ بۆ فەرمانبەر لە دائیرەکانمان خۆمان هەمومان فەرمانبەرین مۆزەفین بڕۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتەژین بڕۆ ئەوانەی کە ئێستا لە زانکۆن و هاتوونەتەوانێ وەختی خۆی بە توانەسازی ڕۆشتون ئەڵە وەڵڵاهی سەعات بڵێن 3 دەوام تەواوە بێ 5 بێ بۆ 3 بڕۆ ئەم کەسە لەسەر کۆمپیوتەرەکە لەسەر ئیشەکەی لێ وەرەگرێت تا سەعات 3 ئێمەش ئەگەر بڵێن 3 تەواوە بێ لە یەکەوە خۆ حافیزیمان لێ کردووە لە 12 و ئیشەکە ناکەین چۆن وڵات پێشەکەی بەڕێزان چۆن ئەمە دەلال لە چێکە ئێمە نەمانتوانیوە بەخۆ لە 92 حکوومەتی خۆمان هەیە بەڕێزان خۆمە بە سەرێمی کوردستانی نەگرێت عێراق هەمووی وایە ئەمە دووە لە عەرەبیانە هەمووی وایە ئەمە کەوتوینتە ناو بۆ گەناوە بەڵام ئەوە سین وتمان تۆ بازرگانیشمان هەیە خاوەن ویژدانە دڵسۆزە ئەچێت فعلا ئەڵێ کاکە بەم مواصفاتە پێش دەڵێ من بە گرانی فرۆشم ئەو گڵۆپە پێ ئەفرۆشم بۆ نمونە بە $5 بەڵام بەرگەی 5 ساڵەگرێت بەڵام ئەمەش مێ بە $1 بەرگەش 4 مانگەگرێت ئەگەر ئاوا پێ بڵێن قەی ناکە اینجا مشکیلەکە چێ بەڕێزانی من نەکرد دڵسۆزیژنی نازانی بۆ خۆشمان بۆ ئیشەکانیشمان دڵسۆز نین ئینگلیز مەسەلێکی زۆر جوانی هەیە بەڕێزان ئەزانی ئەڵە چی ئەڵێ ئەوەندە دەوڵەمەند نیم شتی هەرزان بکڕم ئێمە زۆر جار وازان کە شتی هەرزان بوو باشە بەعکسەوە بەڕێزان ئەگەر تۆ شتێکی کە بە دڵسۆزی کرابێ بەرهەمێک ئینتاجێک کە بە دڵسۆزی کرابێ بڕۆ بەکاری بێنە لەوانی 30 ساڵ هەر هیچ نەوێ بەڵام شتێکی هەرزان بەها لە مانگێکە تێگەچێت لە 20 ڕۆژە ینی تۆ بێت دەیان قاتی ئەو شتە گرانبەهایە پارە سەرف بکە بەس بە خۆمان نازانین باشە بۆ ئێمە نەمانتوانیوە فەرمانبەرەکانمان دڵسۆز بێت بۆ ئیشەکەیان بۆ نەمانتوانیوە ئەو ماوەی کە بۆمان دانراوە هەندێک جار هەیە بەڕێزانەوەڵا لە ناچاری کاکە مەیکە ئەو ئیشەمەکە چونکە تۆ ئەمە پاری لە بەرامبەر وەرەگری مادەم ڕازی بوو هێتا سەعات 3 دەوام بکەی ئەبێ سەعات 3 دەوام بکەی من باسیم زوروف و بارودۆخە ناکەم ئێستا نیوەم و چە و ڕووبام و چە و بارودۆخێکی نالەبار و ئەمە من باسی پێشتریژەکەم و دوای ئەم وەزعەکەم
وەکو پێویستە یا میکە کاکە گیان بڵێ نایکەم تاو یا کە کردە فێڵی تیامەکە یعنی چی ئیشەکەیت هاوڵاتیەکە وەستاوە تۆ خەریکی مۆبایلەکەتی کاتێکی زۆر بە مۆبایل و بە ئەنتەرنێتەوە وەی وەستاویی من خۆم زۆر جار چوون بۆ دایرە کاتێکی زۆرمان لێ ڕۆشتووە ئەم خۆشکە خەریکی ئەنتەرنێت و مۆبایلەکەی تێڵە بۆسە کاکە بۆسە بەسەر چاو تۆزێکی تر ئەی باشە تۆ ئەو کاتەی مۆبایل و ئەنتەرنێتت نییە لە شوێنان بەڕێزانەگەر بچون بۆ وڵاتان بڕۆن پرسیارەکەین لە ئەنتەرنێت با سەیرەکەین ئەگەر مدیری شوێنێک بێ موظفێ بێ خزم و کەسی ناچێت سەعاتێ لە لای دانیشە میوان ناچێت سەعاتێ لە ئەو سەعاتە کاتی خەڵکە کاتی هاوڵاتیە ئێوە جاری وا هەیە بەداخەوە کردوانە بە مدیرێ پۆستێکی بەرزیشیان ناوەتە نیوەی کاتەکەی هەر بە تەلەفۆن و بە خزم میوانداری و چوون بۆ لای و ئیشی خەڵکی شەمی ڕاوەستاوە خەڵکە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ چی بۆ ئەو خەسڵەتە کە تیامانە زەرع نەکراوە کە دڵسۆز دین بۆ ئیش و کارەکانمان بەڕێزان چە دڵسۆزی شتێک نییە ئێمە بە بۆ ماوە لەگەڵمانە بێت یعنی کەس نییە بێتە دنیا و مناڵە بڵێ ئەمە دڵسۆز و ئەمە دڵسۆز نییە ئیلا بێ پەروەردە لەسەری بکرێت ئەبێ دڵسۆزوی لەسەری ئەزانی مامۆستا لە یابان پێشەوەی خواردنیان هێنێ لەوێ پێشەوەی بێن بە مناڵەکان مامۆستاکە خۆی لە خواردنەکان خوارد ئەڵێ ئەگەر خوا نەخواستە خراپ بوو با خۆم تەسەموم کەم شتێکم توش بێ مناڵەکان تووشیان نەبێت لەوێ بەو پەڕی ڕێزەوانێ باسی مامۆستاکەن ئەخر کێ مەڵین مامۆستامان دڵسۆز نییە کە من خۆشم مامۆستام تفی سەرە و ژوورە خۆمانەگرێتەوە ئەبێ ئێمە ئەو حسابەش بکەین مامۆستا لەوێت چی پێداویستێکی بۆ دابین کراوە لای من چی بۆ دابین کراوە یەکی تر لە گەورەترین کێشەکان کە من هەست دەکەم کە ئێمە بۆ دڵسۆزنین لە ئیشەکەمانە لێپرسینەوە نیە بەڕێزان ئێستا گەر ئێوە ملاحەزەتان کردوێم لە دەروونزانیە ئەڵێ هەر ڕەفتارێکی باش کە مناڵەکە و کردی یا فەرمانبەرەکەی لە دایرەکە تەیە کردی یا مامۆستاکە و مۆزەفەکەی لە مەکتەبەکە تەیە کردی تۆ پاداشتی کە تەشجیعی کە هانی بە دەستخۆشی لێ بکە بە طەبیعەت ئینسان طەبیعەتی وایە هەر کارێکەکەی کە تۆ پاداش کرای دووبارەیەکەیتەوە هەر شتێکی زۆر دووبارە بۆ بێ بە خوو بە عادەت لەلات یعنی ئێوە لە ماڵەوە مناڵەکەتان کە شتێکی لە عەرزەکە هەڵگرت خستێتەنەکەی خۆڵەکە و دەستخۆشی لێ بکە و ئافرینی لێ بکە دەستێ بەسەریا بێنە ماچێکی بکە جارێکی تری شتێکی ترەخە ئەمەندە دووبارەیە کاتەوە ئیتر شت هەڵگرتنەوە و پاک و خاوێنی ئەبێ بە بەشێ لە کەسێتی مناڵەکانمان بە هەمان شێوەش دڵسۆزی وایە بەڵام ئێمە سەیری سیستمەکەمان کە جاری وا هەموو عەکس کەوتۆتەوە کە بە پێی سیستمی پەروەردەی نوێ ئەڵێ لەسەر کارە باشەکان مناڵ بێ گەورە بێ هانی بە تەشجیعیکە طبیعەتی بەشەر وایە دووبارە و سێبارەیە کاتەوە هەر شتێکی زۆر دووبارە بۆ وەکو سیاقەت و وەکو جەدوەلی زەڕب ئەبێ بە خوو بە عادەت لەلای ئینسان کەسێتی من و تۆش بەڕێزان مەجموعە خووە مەجموعەی عادەتە لە قسەکردنە بە جۆرێ قساکەین خومان پێوە گوتووە لە نان خواردنە لە ڕۆشتنە لەگەڵ مامەڵەمان لەگەڵ چواردەورەکەمان لەگەڵ مناڵمانە لە پەروەردە لە قێزان لە چیا هەمووی ئەمانە بۆ بەخوو لەلامان بەڵام ئەڵەگەر کارێکی خراپی کرد لێ قبوڵ مەکە مناڵ بێ یا فەرمانبەر بێ یا هەر موهەندیس بێ یا مامۆستا بێ یا دکتۆر بێ کە لێو قبوڵ نەکرد طەبیعەتی بەشەر وایە کە تۆ ناڕازی بووی لە یەکێ شەر نییە عوقوبەشی بیتێ گلەیەکی لێ بکە شتێکی باشە پاداشتێکە لێی بکشێنەرەوە لە شتێ حەزی لێتی لێ بێ بەشکە دووبارەی ناکاتە وازی لێنێ ئەکوژێتەوە بەڵام لە چ کاتێکا وڵات کاولە بێ لە چ کاتێکا خێزان سەرگەردانە بێ تۆ مناڵەکە و یا موظفەکە و یا مامۆستاکە و کارێکی باشی کرد دڵسۆز و ئیهمالیکەی ئێستا هەمە عەکس بۆتەوە زۆر کەسێ دڵسۆزە ئیهمال کراوە ئەوەی نادڵسۆزە و دەوام ناکە و بندیوارە پاداش کراوە ئیتر طەبیعەتی بەشەری ژوا تۆش تاقەتت نامێنێ ئەڵێ بابە منم هەموو ئیشاکەم ئەوە دانیشتووە هەر خەریکی مۆبایلەکەیەتی دەوام ناکە لە هەفتەیەکە ڕۆژێ دەوامەکە بەزێ مەعاشەکەی وەرەگرێت لە من بەڕێزترە ئیفادێکە بێ ئەو لە پێشە ئەو ئەها بەڕێزا ئەگەر وتر وڵات کاول کە ئەبەم شێوە مامەڵی لەگەڵاکە طبعا من خراپە بە من چاو لە تۆکەم و چاولەوەکە وردەوردە وڵات کاول لەبێ ئەوەی ئێستا ئەیبینین گەندەڵی و بڵاوبوونەوەی فەساد و دزی و ڕەشوە و ئیهمالی و بزانە لە بینایە لە خەستەخانەیە دکتۆر ئەگەر دکتۆرێ دڵسۆز بێ بۆ ئیشەکەی ئەو پەڕیتوانای خۆی سەرفەکە بۆ نەخۆشەکە بە سەلامەت دێتە دەرەوە بەڵام چەند جاربینیمان لە ئیهمالی دکتۆر چەند نەخۆش سەرگەردان بوو چەند نەخۆش کوێر بوو چەند نەخۆش مرد عینەش سایق
ئەگەر دڵسۆز بوو بە پیشەکەی، پێشمەرگە دڵسۆز بوو بۆ کارەکەی، کرێکار دڵسۆز بوو بۆ ئیشەکەی. هەمومان خۆ خانومان دروست کردووە، یا لەقەر خزمێکمان خانووی دروست کردووە، بزانە کرێکارەکان چۆن ئیشەکەن، وەستاکە چۆن ئیشەکەن. جارێ مەوعیدەکەی وەکو پێویست نییە، یا کاکە مەیکە ئەوە زۆر جارەڵێ وەکو فیتەری لێ هاتووە لەگەڵ ڕێزما بۆ خوشک و برایانە. من دێکجار هەندێک شوێن بینیومە خوشکێکی ئیشی فیتەریەکە، بەڵام کەم هاوکاری هاوسەرەکەیەکە، بەڵام ئەو برایانی فیتەریەکەن. سیارەکە دەبێت تایەکی لێ کاتەوانێن 4 سیاری تایەکەی لێ کردویتر ناتوانێت ببێت دامیشی تۆ زێلەوە ئیشەکە تۆ زێلەوە ئیشەکە تا ئێوارە ئیشەکەەوە بەو شێوەیەش نییە. من ناڵم هەموو فیتەری باشی شێ و دڵسۆزیە، بەسم لێداچە ئەمی ژوای لێ هاتووە. یە دوو ڕیزە بلۆکەی بۆ دانێ لە بینایەکی تریژاوە دەست دەوەسێت و کەسی تریژ نائیشکە، ئیشەکەش بە مەزبوطی بۆ ناکە، بە نوقستانی بەجێڵێ پیس و چەپەڵە ئیشەکانی دڵسۆز نییە لە ئیشەکەیە، خوار و خێچە سەقف وەکو پێویست نەبە. یعنی مەبەستم حتا ئیشەکانمان کایکەین ئیتر لە خان و دروستکردنە لە مامەڵە بە پەروەردەی مناڵمان بەڕێزان. ئەزانی ئێمە دڵسۆز نین بۆ پەروەردەی مناڵەکانیشمان، دڵسۆز نین. هەندی باوکو دایکەڵە چۆن من دڵسۆز نیم، بەڵێ دڵسۆز نیت. ئەگەر باوکو دایکە دڵسۆز بێ بۆ مناڵەکەی بەڕێزان بەڕەڵای ناکە و ئێهمالی ناکات. چەند دایک و باوکە ئێستا کەم تەرخەمە و دڵسۆز نییە بۆ پەروەردەی مناڵەکەی. واز لەم کارگە و مەعمەلەکان بێنەوە لە ناو خێزانەکانمان. ئێستا زۆر خێزان هەیە، من خۆی یەت باسەکە ئەڵێ لە بەیانی تا ئێوارە خەریکی شوکارم، ئاگام لە مناڵەکانم نێت چی بکەم، بە دوای لوقمانانێکە ئەڵێ مناڵەکە من خەریکی فەیسبوک و ئەنتەرنێتە. یعنی ئێستا فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ بە باوکو دایکی مناڵەکانمان بەڕێزان. توخوا چێ لە ئێوە بەڕێزان ئەوەندە کاتی هەیە هیچ نەبێت لە شەو ڕۆژێکە سعاتێ بۆ مناڵەکەمان تەرخانکەین لەگەڵ یا دانیشین. چێ لە ئێوە سعاتێک هەموو شەوێ بۆ مناڵەکەی ڕۆژێ تەرخان کردووە دائنیشێ و قسەی لەگەڵەکە و نەسیحەتێکەوە ئامر 1 سعات. ئەگەر 5 مناڵە هەبێ 5 سعات، هیوای 7 مناڵی 7 سعات لە چوو گۆشتی وا هەیە. ئێمەشەم مناڵە خۆ مەلایکت نییە، فریشتە نیە، هاتوۆتە دنیاوە غەڵەتەکە. ئەی چێ غەڵەتەکانی بۆ ڕاستکاتەوە، چێ ڕێنماییکە، برادەری خراپ هەیە، ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەشتی خراپ هەیە، زۆر سەتەلای شتی خراپ، ئەی چێ ڕێنماییکە بەڕێزان. کەواتە مناڵەکەی ئیهمال کردووە. ئەگەر باوکو دایکە دڵسۆز بێ بۆ مناڵەکەی ناچێت دوو تەربیەتی دابا. باوکەڵێ وامەکە دایکی لە ڕقی لەقەی چەکە دەبابیکە. باوکو دایک گەڵن باوە نەکە نەنک و باپی لەو لاوەیەنە سەر خەڵقی چەکە بابیکە. ئێمانای وایە کەواتە تۆ ئەگەر دڵسۆزی بۆ مناڵەکە و دوو تەربیەتی پەروەردە ناکەی، سەری لێ تێگەچێ مناڵە. شەو 11 شەوە ئەگیریا وەڵا بم بە گەسم بۆ بکڕە، دایکەڵێ نابێکەی کات باوکەڵێ دەقەی چێ نەنکەڵێ دەقەی چێکە. کەواتە ئەم مناڵە دوو مەسجی جیاوازی بۆ ڕۆژ، یەکیان ئەڵێ نابێت کە ڕاستە، یەکتریان لێ دەقەی چێکە با بڕواکە غەڵەتە. ئەو کاتە مناڵەکە ئەو کەسەی خۆشەوێت کە ننچێت ێڵێ با بڕوا لە کاتێکا غەڵەتیشە. ڕقی لەو کەسەیە کە خۆشیەوێت و دڵسۆزێتی کە دایکێتی یا باوکێتی کاڵێ با نەچێ 11 شەوکەی وەختی گەسە، یا 11 شەوکەی وەختیەوە بچم لەسەر شەسیبی سوڕێنەوە بە سیارە، هەموو شەوێ ئەبێت تۆ سەفا مەروایەکی فێ بکەی. ئێمە کی دڵسۆزیە بەڕێزانی مەگەر ورد بینەوە خۆ دڵسۆزی لە زۆر شتان نەماوە. ئەگەر یەکێ دڵسۆز بێ بۆ مناڵەکانی چۆن مناڵی نازدار بەخێوەکە بەڕێزان. ئەخر نازداری کەسێتی مناڵە شکێنێ، ئەی فەوتێنێ. ڕۆژان ئێمە دایک و باوکە بینین ئەڵێ مناڵەکەم ناچێتە ناو خەڵکەوە، هەر لە تەنیژ منەوەیە، ناچێتە ڕەوزە، ناچێتە مەکتەب. ئەمە لەبەرەوە ئەڵم خوشکی من تۆ نازدار بەخێوە کردووە، تێکەڵ بە مناڵی تر نەبووە، بڕوای بەخۆی نییە، کەسێتی لاوازە، هەموو شتێکی بۆ جێبەجێ کردووە، خۆی هیچی جێبەجێ نەکردووە. کەواتە چۆن ئەم مناڵە و مناڵێکی دڵسۆزیش دەرەچێت لە داهاتوە چۆ گوتووە بێتەوە هەرە بێ بە پاشکۆی کەسانی تر. بەرزان دڵسۆزی وەکو بناغەی بینای ئەم بینایە. ئێستا گەر ئەساسێکی باشی هەبێ، بناغەیەکی باشی هەبێ، جەنابتان شارەزان ئەگە شیش و چیمەنتۆ ئەساسی چاکی هەبێ، دنگە و با بڵێن پایەکانی بە پێی مواسەفاتی موهەندیسی بێ، ئەو بینایە هەتایە خۆیەگرێت. بەڵام ئەگەر ئەساسێکی خراپ و بوودەڵی هەبوو تاو دڵسۆزی وەکو ئەو بناغەیەوە بەڕێزان ئیشێگەکەی ئەگەر تیا دڵسۆز بووی هەم خۆت بەختەوەرەبی هەم کەسەکانی چواردە لە بەختەوەرە بێ. من خەڵک بەم باسەکەن بەڕێزان خانومان کردووە ئیشی تاکەین، ئەڵێ وەڵایەوە زۆر عەجیبن، بە قورعان خانوم بۆ فڵان کەس کردووە 1 جار ئاوڕشێنی کردووە. پێویست بوو بۆ نمونە ئەم سەقفە 10 تەن شیشی تێبێ 7 تێکردووە، 6 وتومە کاکە چتی لی گەڕە ئەیفرۆشمەوە. باشە ئەم کابرایە گەر 1 زەڕە ویژدانی هەبوایە تاجرە، 1 تۆز دڵسۆز وە بۆ خۆی هەر بۆ خۆی،
باشە ئەوەی ئەیکڕێ چییە؟ یا منم یا تو یا هەر کەسێکی تردا خۆی چی ئەیکڕێ؟ باشە پارەی پێ نایە ئێسبێنی بۆ بەسەر ئەما بڕوخێ بۆ ئەم کابرایە زەریبەکەی با. حەزرەتی مەسیح بەڕێزان قسەیەکی زۆر جوانی هەیە. ئێمە پند و عیبرەت لە هیچ جۆر ناگەین. بۆیە هیچمان بەختەوەر نین، کەسمان چکە هەمووی فێڵ لە یەکتریەکەین، هەموومانەمێنە خیان لە یەکتری بکەین، بەس پارە کۆکەینەوە. بەداقۆم باسیم سەر دەماکەم. حەزرەتی مەسیح خوا لێ ڕازی قسێکی زۆر شاکەیە، ئەڵێ بە چیەکی هەموو دنیا بەریتەوە بەڵام خۆ بدۆڕێنی، هیچ قیمەتی نییە بەڕێزان. من زۆر ئیمانم بۆ قسەیە زۆر ئیشی لەسەرەکەم. فعلا بە ئەم شارە هەمووی هی من بێ بەڕێزان، بەڵام هەموو کەس لەعنەتم کە. شەو بڕۆمەوە سەرەکەمە سەر سەرینەکە بیرەکەمەوە ئەڵێم وەڵڵاهی 5 تۆن شیشم کەم تیا سەرف کرد، لەوانەیە بڕوخێ لەوانەیە درست بێ کابرا ئەیکڕێ زەرەرکە نازام چی بێ کە من سەیری ئاوێنەکەکەم قێزم لە خۆم بێ دوخواوە بە شەریەتەوە ئینسانیەتە. ئێمە ئەوەی بڕێزان ئێمە زۆر جارەڵێین ئێمە مرۆڤەکان بەخێوەکەین پەروەردەیان ناکەین. ئاوسڵیش بەخێوەکرێ پەلەوەریش دەواجنی جەوە بەخێوێکە علەفیەیتی خواردنیەیتی و شتیەیتی و موبەڕیدەی بۆ دانیتەوە من بەخێوکردنە، بەڵام پەروەردە ئەم قیمە ئەخلاقیانەیە بەڕێزان کە هیچی لەوانە دڵسۆزیە، دڵسۆز بین لە کارەکەمانە لە ئیشەکەمانە. دڵسۆزی مەبەستمان کوالیەتەکەیەتی بەڕێزان، وەکو لە سەرەتا باسم کرد مەبەزەوە نییە تۆ نان بکەی، بەڵام ئەبێت جۆری نانەکە نانێکی باش بێ. وەڵی زۆر جار حتا نانیشە و ئەوەی بیرخستنەوە ئەچی لە نانەوە یا لایەکی سوتاوە یا لایەکی هەویرە یا لە ناوەڕاستگەی سوتاوە کە لێیەکەی تۆ ڕوبعێکی نانی ساغ دەرناچێت. خۆ لەگەڵ ڕێزم بۆ هەموو برا و خوشکە نانەوە ئەویش جوان فێر کراوە، یعنی نازانم ئیشەکان ئێمە هیچی لەسەر بنەمایەکی دروست ناڕوات بەڕێوە. بۆ لەبەرەوەی بەڕێزانەمە عیلاقەی بە چیەوە هەیە؟ عیلاقەی بە ڕازگۆیی بە وەفاییەوە هەیە. چکە چ کاتێک ئینسان دڵسۆزی شەکەی بێ کە ڕازگۆ بێ بەڕێزان بە وەفا بێ، کە لە خوا بترسێت، کە خۆی بناسێت. جا ئێستا هەر کەسێ خۆی نەناسێ بەڕێزان ئەوە خواش ناناسێ دەستی لێ بشۆ. چ یەکەم کەس ئینسانە بێ خۆی بناسێت. من معقولەن یعنی خۆم نەناسم بزانم ئەمە غەشە و فێڵە؟ ئەی باشە چۆن قبوڵەکەم؟ یعنی من وەکو مامۆستایە پێشەوەی فێڵ لە کوڕەکەی تۆ بکەم و دەرەجەی کەمی بۆ دابنێم و فەرق و جیاوازیام کەم ئەبێ خۆم خەمە شوێنی تۆ. بڵێم باشە ئەگەر ئەو مامۆستا بێ و من کوڕەکەی من تەلەبەی ئەو بێ قبوڵەکەم غەشی لێ بکە دەرەجەی کەم باتێ، مناڵی یەکێکی تر پێش ئەوەی من بخا بڕوان ناکەم کەسمان قبوڵی ئەوە بکەین بەڕێزان. بۆیە لە کوردەواری خۆمان شتی زۆر جوانمان هەیە ڕەحمە لە باو باپیرانمان هەمووی بە خیبرە و بە تەجروبە پێی گەشتون. ئەڵێ دەرزیە بکە بە خۆتا اینجا شوژنێ بکە بە بەرامبەرە. یعنی ئەگەر من و تۆ تەحملی ئازاری دەرزیەکمان کرد کە دەرزیە چەند بچووکە شوژن 50 ئەوەی دەرزی ئەستورە بیکە بە بەرامبەرەکە تەقەی ناکە. بەڵام من کە تەحملی ئازاری دەرزیە نەکەم بۆ شوژنێ بکەم بە بەرامبەرە بەڕێزان. ئەم خومیە گەڕێتەوە سەر بیرکردنەوەی لە کۆمەڵگایە پەروەردە بین بەڕێزان. پەروەردەی خێزانیە، بۆیە ئەگەر بمانەوێ مناڵەکانمان دڵسۆز بێ ئەبێ ئێمە لە خێزان و لە باخچەی ساوایانەوە. بۆیە هەموو جارێ من باسی مناڵەکەم باسی باخچەی ساوایانەکەم، چونکە ئێمەی گەورە تاوە بەخوا فێری بەم سەقەتیە پەروەردەبووین. مستحیلە ئێمەی گەورە بگۆڕین تازە یا هەر پینە و پەڕۆی بکەین بمانەوێ ئەو مرۆڤە دەرچێ. بەس خۆ لە 92 حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، وەزارەتی پەروەردە هەیە، خۆ ئێمە سەربەخۆی ئەگە تەواویش نەبێ لە ساڵ 90 سەربەخۆ بووین. بۆ نەمانتوانینەوەی پەروەردە بکەین ئێستا شانازی پێوە بکەین بڵێن ئەمە پەروەردەی حکوومەتی کوردیە. خۆی من بەڕێزان کە زۆر جا گلەی لە حکوومەتی خۆمانەکەین و لە وەزارەتەکانەکەین ئەڵێ کوردەواری لە تفی سەرە و ژوور هەر ڕووی خۆمانەگرێتەوانێ هەر بۆ خۆمان زەرەرە، بەڵام ئیتر خۆ تۆ بێ دەست بخەیتە سەر برینەکە. ئەی لە کوردەواری خۆمان ناڵێ دۆستم ئەوەیە ئەم گریێنە و دوژمنم خاتە پێکەنی. ئێگەر من و تۆ ڕقمان لە حکوومەتی هەرێم بێ ئەڵێن وەڵڵاهی شامی شەریفە وڵاتە دائیرەکان زۆر مەزبووتە پەروەردە لەو پەڕی پێشکەوتن نایە سەحە تەندروستی هەر لە هیچ وڵاتێک پێشکەوت. ئەمە کەی ڕاستە؟ ئێمە تۆ خۆڵەکەیتە چاوی سەرەوانێ هەڵیان نەخەڵەتێنی، ئەمە بێویژدانی ئەیکەی درۆیە ئەیکەی کەی وایە. بەڵام کە ڕاستیەکانیش ئەڵێن ڕاستی تاڵە. ئەیوەنی ئەڵێ ئینسان حەقیقەت دەڵێ بەس حەقیقەت تاڵە، هەموو کەسێ قسەی حەق ڕقە، هەموو کەسێ پێ قبوڵ ناکەێت. بەس مەفروزە من کەم و کورتیەکەمێ وەڵڵا تۆ پێم ئەڵێ من مەمنونی تۆ دەستیشم ماچکەم بیر بەخەیتەوە نەک پێم ناخۆش بێ. بۆیە یەکەم شت ئەگەر ئەمان نەبێ ئەبێ ئێستاش نەچۆ بچێ. خۆ ناڵێم هەموو کورد بەڵام با لە پرۆسەی پەروەردە با لە خێزانەکانی خۆمانیش نەبێ ئێستا 20 کەسێک لێرە دانیشتین 20 خێزانمان هەیە با ئێمە لە بەرچاوی مناڵەکانمان ئیشەکانمان بەدڵسۆزی بکەین. قورئان و مناڵە وەکو من دەرەچێت لە چۆ فێرە بێ
چکە وتمان دڵسۆزی وەرگیراوە فێریە بین بۆ ماوە نییە، یعنی لە دایک و باوکۆ بۆمان نەقڵ بێت. من کاتێک کە دڵسۆزە بم لەگەڵ خێزانەکەم، دڵسۆزە بم لە ئیشەکەمە، دڵسۆزە بم لە پیشەکەمە، دڵسۆزە بم لە دوکانەکەم، لە شت کڕین، لە شت فرۆشتن، دڵسۆزە بم لە سیاقەتەکەم، دڵسۆزە بم لەگەڵ دراوسەکانمە، فێڵی لێ ناکەم، مزەقەی لێ نایم، نیوەی ئاوی ئەو نابڕم، کێشەی بۆ دروست ناکەم، درۆی لەگەڵ ناکەم، ئەی بەسە مناڵەکەشم هەر ئەوا بینە بەڕەزات وەکو من دەرەچێت. ئەویش بیکە ئەویش بیکە ئەویش بیکە وردە وردە کۆمەڵگاکەمان بەرەو دڵسۆزیە ڕوا کە من لە مەعمەلێکم کە دڵسۆز بووم، کرێکارەکەم دڵسۆز بوو، تەواو ئەزانی پەروەردەی نوێ ئەڵێ ئێستا بە مناڵەکە و مەڵێ درۆ مەکە و درۆ گوناحە و خوا درۆزنی خۆش ناوێ، ئەڵێ خۆت درۆ مەکە لە بەرچای بەس تا هیچی پێ مەڵێ ئێ درۆ لەکوێوە فێرە بێت. ئێمەش لە بەرچای مناڵەکانمان کە دڵسۆز بین، من دڵنیام مناڵەکانیشمان وەکو ئێمە دڵسۆزە بێت. بەڵام من ئەگەر غەش و فرت و فێڵ بکەم بەداخەوە کە زۆر جار دایکواک لە دوکانە، لە شوێنە، لە شتکڕینە، لە شت فرۆشتنە، لە تیجارەتە، لە چییە ئەبینین غەشەکەین، فێڵەکەین، فرت و فێڵەکەین، ئەکێ مناڵەکانیشمان هەروەکو خۆمان دەرەچێت لە چۆل لاساییمان نەکاتەوە. بۆیە یەکەم شت ئەبێ ئێمە ئێستا لە باخچەی ساوان و لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین، لە دایانگاوە دەست پێ بکەین. بەو بە دڵسۆزی خۆی چییە؟ شتێکە خاڵسیەتێکە سیفاتێکە لە ئینسان ئەتوانی زەرعیکەی، ئەتوانی پەروەردەیکەی. هیچمان لە یابانیە کەمتر نییە، بڕۆ لەوێ چەند دڵسۆزن بۆ ئیشەکانیان. سینیە هیچمان لەوان کەمتر نییە، هیچمان لە ئەمریکا دڵسۆز کەمتر نییە. بۆ ئەوان دڵسۆزن، بۆ ئەوان بۆ ئیشەکانی خۆیان دڵسۆزن، بۆ ئێمە غەش و فرت و فێڵەکەین. جا زۆربەی کێشەکانمان بەڕێزان ئیعتیقاد و فکرەکانمان غەڵەتە. یعنی زۆر جار بەعەکسەوانەیە. مثلا حەدیثێکی پێغەمبەرە درودی خوا لەسەر بێ من غەشەنا لەیسە من ناوەی لە غەش کەچی ئەوەنەی غەش لە وڵاتانی ئیسلامی هەیە لەی شوێنێک نییە بڕواتان هەبێ. ئەمە مانای چییە؟ مانایەوەیە حتا دیانەتەکەش بووە بە عادەت نەک عیبادەت. نەمانتوانیەوە ئەم قیمە جوانانە زەرعکەین لە ناو دڵ و دەرونی بەرامبەرەکەمانە. ئەوەندەی غەش و فرت و فێڵ لە وڵاتانی وەکو ئەمانەت بەڕێزان خۆی دڵسۆزی بەشێک عیلاقەی بە ئەمانەتیشەوە هەیە. من بەشی یەکەمی بەرنامەکەم ئیشارەتم بۆ بکەن کەم ماوە بەس ئیشارەت بۆ واکەم. یەکێ لە بەرنامەکان لە وڵاتێکی عەرەبی کردی، لە وڵاتی یابانیش کردی کە ئێمە ئەڵێن ئەمانەت و دەستپاکی خاصیەتی ئێمەیە. بڕواو هەبێ لەوانەی زۆربەتان بینی بێتان حەز ناکەم نەبێ بە ڕیکلامێ بۆ ئەو بەرنامەیە، بەس لە ڕەمەزانە پیشانەیرە لە یەکێ لە کەناڵە عەرەبیەکان چوو جانتایەک شتێکی ئاوە مەحفەزەیەک ڕقەمی خۆی تەلەفۆن و ناونیشانی تیادانا و 200 دۆلارێکی تیادانا و لە مەحەطەیەکی بڵێن پاس بەجێ هێشت. ئەوانش لە دوورەوە بە کامێرە تەسویریەکەن. دوو کچ هاتن، ئەو ئێستا لە یوتیوب هەیە و لە ئەنتەرنێت هەیە و لەوان هەندێک شتان بینی بێتەوە بینەرانی بەڕێزانەی ئێستامان بینن بیانەکەوێتەوە بینیوانە. دوو کچی یابانی هاتن کە سەیریان کرد پارەکەی تیا 200 دۆلارەکە بڕواتان بێ وازیان لە ئیشەکەی خۆیان هێنا ماوەیەک ڕۆشتن لەوانەیە دەقەیەک ببێ لەوێ وەکو مەرکە شۆرتەیەک وابوو یایانە دەست ئەوان ئەمانیشەر بە کامێرە تەسویرەکەن بەدوایەوە یەکسەر مەرکە شۆرتەکە تەلەفۆنی بوو ئەو ڕقەمە کرد ئەمان خۆیان جوابیان ناوتی وەرە شتێکتان لێکەوتووە چوون وەریان گرتەوە. ئەمە وڵاتێک کە پیانەڵێن کافر ماسە بەڕێزان هەر هەمان تەجروبەی لە وڵاتێکی عەرەبی کرد کە بە حساب وڵاتێکی ئیسلامیە. بڕواو هەبێ دوو گەنج هاتن کە سەیریان کرد 200 دۆلارەکە 100 دۆلار قسە گیرفان و جانتاکان فڕێ ئەو تەسویریشان نەکرد. کامە ئەمانەتی تیا بەڕێزان ئێ باشە ئەوە ئەمین بێ ئەم ئەمانەتە 100 دۆلارە پێی حرام بێ بیباتەوە بیدزێ چۆن دڵسۆز نابێ بۆ ئیشەکەی چۆن وڵاتەکەی بەختەوەر نابێ بەڕێزان چۆن مناڵەکانیان دڵسۆز نابن هەرچەندە شتمان زۆر ماوە بەڕێزان بەڵام هەوڵەی ئینشەڵا لە بەشی دووەمە پاش ناوبڕێک یەینەوە خزمەتتان بە یەکەوە گفتوگۆ و دەمەتەقیەکەین لە ڕێگەی پرسیارەکانی ئێوە و ئەو گفتوگۆیەوە هەندێک شتی تر ماوە لەسەر دڵسۆزی قسەی زیاتری لەسەرەکەین پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان. بەڕێزان دووبارە سڵاو لە بەشی دووەمی بەرنامەکە ئێستا کاتی گفتوگۆ و دەمەتەقیە لەگەڵ میوانە خۆشەویستەکان کە لێرە ئامادەن با لە هاژەخانەوە دەست پێ بکەین. هاژەخانەگە هەستی بۆی بشبینین و پرسیارەکەی خۆکەی فەرموو. دکتۆر گیان من چەند پرسێکم هەیە هەر لە قسەکانی بەڕێستەوە دروست بوو باس لە خوو کرد کەسێک کە بڵێن خۆی باش و خراپمان هەیە لە باڵێن زانستی دەروناسەمێ پرسم ئەگەر بدەێت لە مناڵێکە خویەکی باش دروست بکەی لە زانستی بۆ نمونە وەکو دڵسۆزی بۆ نمونە وەکو پاک و خاوێنی وەکو ڕازگۆی بەڵێ
چەند ڕۆژم لەم کاتەیە پێویستە مەسەلا ئایا کات دیاری کراوە بۆ مناڵە دەتوانم شتێکی وا بکەم و باست لە پرسیاری دووەم بکەم یان فەرموو باست لە نەبوونینەوەیەکی با بڵێن دڵسۆزیانەوەیەکی کاراتر کرد لەوەی کە ئێمە چاوەڕێمان بکردایە بەڵام پرسەکە ئەوەیە ئەگەر نەوەیەکمان نەبوونەوەیەکی دڵسۆز بەنەوەیەکی بە ویژدان بێ ئەبێمە 10 ساڵ بگرێنیان چیتر لەگەڵ ئەم نەوەیە بکەین بۆی بتوانین تعویز بدەینەوە ئەگەر من بەڕێوەبەری کارگێڕی بەشێک بمەوێت فەرمانبەرێک تەقیم بکەم کاتێک کە ئێوە بێتە لا من پرینسیپەکان یا خاڵەکان چین بۆی بزانم ئەم فەرمانبەرە لە دڵسۆزیەتی یەدوە لای من بە گورای خۆت لە بەرژەوەندێکی مادیان بەرژەوەندێکی ترە سپاس زۆر سپاس پرسیارەکان هاژەخان جارێ بە یەکەم بە نیسبەت خوو عادەت بە پێی جۆریش با بڵێن سیفەتەکە ئەگۆڕێ مەسەن بۆ نمونە پاک و خاوێنی لەوانەیە یا دانشتنی مناڵەکە و لەوانەیە پێویستی بە 4-5 جار هەبێ پێویستی بە هەفتەیەکە بێ تۆ لە بەرچاوی شەو پێش خەوتن دانەکانی خۆ بشۆ مناڵەکەش فڵچەیەکی تێ فێریەکەی بۆشی ڕوونەکەیتەوە کە ئەمە بۆ ئەوەیە ئەو خواردنی خواردوتە لە بین دانتان نەمێنێت دوای دانە کلۆر نەبێ بۆگەن نەکاوە نەکاونە بڕواو هەبێ لەوانەیە هەفتەیەکە هەی مناڵی واهەیەک زیاتر کەمتر ئەوە تهدید نەکراوە لە عیلما دوای ئەوە ئەگەر بڵێ دانیشن مەشۆ هەر ئەیشوات ئەهات بەڕێزانێمە جاران فێر نەبووین قایش بەستین ئەبووە پۆلیسی هاتوو چۆم حاسبە ماگە وەسڵمان بۆ بڕێ لە کاتێکە لە مەسعاتی خۆمانە بەس فێر نەبووبووین فێر نەکراوین دوای ئەوەی فێر بووین و ئەوە نەبەسمان بڕواو هەبێ من یەکێکم لەوانەیە ئێستا هەر سواری سیارەکە بم سویچەکە ناکەم بۆ ئێستا قایشەکە بەسم بەبێ بەخۆمزان بووە بەخوو لەبەرەوە بەسە دڵسۆزیش بە هەمان شێوەکە ئێسام حەڵقەمان باسی دڵسۆزیە ئەگەر جەنابە دڵسۆز بێ لە ئیشەکە تا مناڵەکە و لاسایی دەکاتەوە هەر شتێ بکەی بە دڵسۆزی لە ناو ماڵەکەتە لەگەڵ مناڵەکانتە لەگەڵ خزم و کەسەکەرەکە دەرسەکە مناڵەکە و لاسایەکاتەوە بەڵام لەوانەی دڵسۆزی کاتی زیاتر بێت چکە تۆزێ قورسترە دڵسۆزی شتێکی مەلموس نییە وەکو دانشنەکە شتێکی معنەویە و تۆزێ پێویستی بەوەی مناڵەکە گەورەتر بێ بچێتە 1 و 2 ابتیدایی اینجا لە معناکەی تێبگە بەس لە ڕەوزەوە توانێ وەکو تۆ شتەکانی تۆ بە دڵسۆزی بکاتەوە و لاسایی بکاتەوە شتەکان نشکێنە کۆی کاتەوە دڵسۆز بێ بۆ یاریەکانی خۆی بۆ مەلاعیبەکانی دڵسۆز بێ بۆ ژوورەکەی بۆ شتەکانی کۆکاتەوە ئەمە هەمووی دڵسۆزی خۆ لە هەموو بوارێکە هەیە ئەوە بەنسبەت ئەوەوە بەنسبەت ئەوەی نەوەیە کە بمانتوانێنەوەیەکی دڵسۆز کە ئێمە گلەیەکەمانەوەیە بمانتوانیا لەسەر بەرنامە و پرۆگرامێکی باش مناڵەکانمان باش پەروەردە کردا ئێستا ئەوە تقریباً بۆ 30 ساڵە چێ 29 ساڵ 24 ساڵ نەوەیەک 30 ساڵ پەروەردا بوو کۆمەڵێک قیمی جوانی کوردەواری تیاوە کە عکسەکەی ئێستا دەرچۆ بەداخەوە بۆیم تۆڕە کۆمەڵایەتی و ئینتەرنێت و ململانێ حیزبێ و ئیتر کەم تەرخەمی خۆمان و دانانی کەسانی نەگونجاو لە شوێنی گونجاو ئیتر ئەوە دروست بووە دەستی لێ بشۆین نەخێ دەستی لێ ناشۆین ئێمە وەر هاوارمانە ئیشی لەسەرەکەین ئێستاش نەچوە بچێ تۆ بینایە کە مەسەلەن وەکو پێویست ئەساسی نەبێ تۆ ناتوانانی بیکەی بە بینایە کە ئەساسێکی باشی بێ بەس دەتوانی پینە و پەڕۆی بکەی مساعدەی بۆکەی مەسەلەن شیشێکی زیاتری تیەکەی لێرەوە بەشێکی مەسەن چیمەنتۆی تیەکەوە بەڵام قەت نابێ بە ئەسڵێکە بەس دەتوانی دیواری بلۆکێکی لەم لاوە بۆکەی لەو لاوە دیوارێکی ڕاگری بۆکەی قووەتێکی بیتێ بۆ ئەوەی نەڕۆخێ بەڵام وەکو ئەوە لە ئەساسا بێ بەڵام هەرە بێ کۆڵ نین ئێمە ئەمەی کە ئەیکەن پینە و پەڕۆیە بەڵام ئەگەرەوێت نەوەیەکی دڵسۆز نەوەیەک وڵاتی خۆی خۆش بێ خاکی خۆی خۆش بێ کوردستانی خۆش بێ دڵسۆز بێ یەکتری قوبوڵ کە بەرامبەرەکەمی قیمەی اخلاقیە ئێمە یەکتری قوبوڵ ناکەین کوشکی من دۆڕان قوبوڵ ناکەین هەر بێ خۆم بم فێڵ لە یەکتریەکەین ڕازگۆنی لەگەڵ یەکتریە ئەمانە هەمووی لاقی بە دڵسۆزیەوە هەیە ئەوە بەڵێ ئەتوانین ئێمە ئەو شتانە بکەین بەنسبە فەرمانبەرەوە بۆ لە وڵاتی ئێمە ئێمە شتێکی بەڕێزان تۆ کەسێکی بە فەرمانبەر لای خۆ لە دائیرەکە ئەبێ پێوەر و معیارێ هەبێ ئەو پێوەر و معیارانی بەسەرا تەطبیقەکەی مەسەلەن بەیانیان سعات 8 دەبێ حازر بێ بۆ سعات 3 ئیتر دەرەکەوێ ئایا ئەمە دڵسۆزە یاخود فرتوفێڵەکە تەبەن ئەگەر معیارەکەی جێبەجێ نەکەی تۆ لەگەڵ یا ڕێیەکەوێ ئەڵێ باوکە جان ئیشەکەی من لە 8ەوە بۆ 3 سعاتێک ئیجازە و هەیە 12 بۆ 1 نانەخۆی لە مانگێکە 3 ڕۆژ بۆ هەیە مۆڵەت نەی بەڵام ئەگەر ڕۆژەکە بەڵێن بێژگە لە 3 ڕۆژەکە ڕۆژێکی تر نەهاتی یا چەند سعاتێ نهاتی من ئەوەنگە قەت ڕاتب دەکەم مۆبایل بەکار ناهێنی ئەنتەرنێت ناکەی خزم ناهێنی مناڵ مرج و شڕتی خۆتێ ئەوە بۆ دەرەکەوێ ئەو کەسەگە دڵسۆز بێ ئیلتیزام بە شەرت و شروطەکانەکە ئەی بۆ لە وڵاتان پێشکەوتون خاتونجان لەوێ دکتۆر نییە هەتا تعین بێ من خزمی خۆم هەیە باشترین دکتۆرە ئەڵێ بۆ 2 ساڵ 3 ساڵ عەقدێکەکەم لەو 2 ساڵەیە ئەگەر دوای ئەوە عەقدەکەم تەواو وەبێ سەر لە نوێ CV تر تەقدیم کەم لەوانەیە بەڕێزە دکتۆرێکی لە بن باشتری تۆ وەرەگرم من نان بڕاوە بم وەرناگیرم بۆیە لەوێ چاوی خۆیان چۆرەکەن ڕۆژ بەڕۆ سیڤیەکان بە قووەتەکەن بۆ ئەوەی نان بڕاو نەبن نانیان دەستکەوێت لەوێ لەسەر شەهادە ناڕۆن لەسەر خیبرا ئەڕۆن
لەوانەیە من دکتۆرام هەیە بەڵام کەفاءەتم نییە ماجستێرەکە وەرەگیرێ من وەرناگیرم چکە مەعایرەکانی تایە بۆیە لەوێ لای ئێمە بەداخەوە کە تۆ بووی بە مهندسە بووی بە دکتۆرە بووی بە مامۆستایەت تەواو هەتا لەو شوێنی خۆتەمێنیتەوە کەس نییە لەبەرەوەی قتاعی عامە پارەی حکوومەتە پارەی نەوتە کەس لێو ناپرسێتەوە دڵسۆزبی و دڵسۆز نەبی بۆیە من پێشنیازەکەم خۆزگە بکرا بە عەقد من مامۆستایەکەم بە 2 ساڵ لەگەڵمە ئەگەر باش نەبووم ئیزنم بن بۆیە چاوی خۆم چۆرەکەم جاران ئێمە مامۆستا خولمان بۆکردنەوە پارەی یونیسێفی ژیان ناها بەشداری خولەکەکە بۆی کوالێتی و توانای خۆی چاکە وەڵام مامۆستا هەیە 10 ساڵ پێش ئێستا باشتر بۆ لە ئێستا مهندسێ 20 ساڵ پێش ئێستا باشتر بۆ لە ئێستا هەر بەرەو دواوە گەڕێتەوە لە جیاتی باش بێت چکە متابعە ناکە چکە کەس نییە لەسەری بێ بزانێ ئەگەر متابعەی نەکرد و باش نەبوو یەکی تر شوێنەکە یەگرێتەوە ئەمە کێشەکانمانە بەڕێزات اینجا تۆ معاملێکی بۆی بزانی کەسەکانی دڵسۆزە بە پێی ئەو پێوەرانە ئەتوانی دڵسۆزیەکان دیاریکەی التیزامی کرد بۆ پێوەرانەوە لەسەرسە نەبوو عەقدێکە لەگەڵ یا خوا حافیزەوە هەتا لای تۆ نییە زۆر سوپاس کاک سۆران سپاس بۆ دکتۆر وڵا من تووکو بڵێ هەندێشتە و ئەنجا لەوانیشە خۆی ببێ بە پرسیارە شتانە بۆ نمونە لەم کاتی ئێستای ئێمە بە بڵین لە فەرمانگەکانە پاتاش هەر نەماوە ئەوەی کە هەیە سزایە ئەوە بابەتێک کە ئەبیش بە پرسیاریش بلای جەناب بۆی جوابیتەوە دومینیش وای لێ هاتووە ئێستا ئەبینی فەرمانبەر هەیە چەندین ساڵە لە فەرمانگەکایە تەواو خیبرەی پیا کردووە دڵسۆزە هەموو شتەکانی تیا مەوجودە کە تۆ ناوی بنەی فەرمانبەرێکی دڵسۆز نمونەی بەڵێ کەچی لەو لاوە کەسێکی کە دێ جا بەواستە بێ بە حیزبایەتی بێ بە هەرچێک بێت یەتە ئاستی ئەو وەکو ئەو وەرەگرێ وەکو ئەو پاداش ئەگەر هەبێ وەکو ئەو وەرەگرێ کەچی وەکو ئەو ئیشەکە نییە وەکو ئەو فەرمانبەرێتی خۆی ناکە وەکو ئەو کارەکە ناکە بۆیە پرسیارەکە کەسە دڵسۆزی لەو منتەڵقەشەوە ئەمێ بپرسم عەفو لەو منتەقلەش ئەمە بپرسم ئایا یعنی فەرمانبەری دڵسۆز وەکو کەسێکی نەشاز یان با بڵێن شازتر لە خەڵک سیر ناکرێ یعنی بڵێ ببێ ینی وەکو نمونەیەک ئەهێنرێتەوە وەڵا فڵان کەس یعنی تۆ جاری وایە فەرمانگەیەک ئەڵێت وەڵی من نازانم چۆ بۆ لای فڵان کەس یعنی دووسێ فەرمانبەرەکەی هەر ناوی ئەو کەسێنن یعنی وای لێ هاتووە ئەویش ئێشتا پاداش ناکرێ ئێشتا لەگەڵی جیاکاریە کرێ یعنی ئەوانە ئەمەیە لەو ڕۆتۆ وەکو پرسیار سۆران وڵا پرسیارەکان هەمووی لە شوێنی خۆیاتی دەستخۆش واللهی برام وای لێ هاتووە ساوانەی دڵسۆز بێ ئەبن بە قەشمەری خەڵک گاڵتەی پێکات چکە زۆرینەی بەداخەوە دڵسۆز نییە من خۆم نمونەم لایە جاری وا هەبووە ئیشە بووە مەسەلەن پاداش شتێک بووە ئەبووە بدرێت بە جەنابە بە زیاوێنە بە هیچێکی تر ئێڵن کاکە ئەم مستحقا ئەڵێن نا ئەو مستحق نییە ئەو ئیتر وردە تۆ کە ئەزانی من پاداش دەکرێم و دڵسۆزیم بۆ ئیشەکەم تۆ دڵسۆزی بۆ ئیشەکەت و پاداش ناکرێ بەعکسەوە جاری وا سزاش و لێپرسینە لەگەڵ ئەو کاتە تۆ دڵسۆزیەکە و نامێنە قوربان وەکمان دڵسۆزی ئەبێت تۆ دایمە شەحنی کەیتەوە وەکو پاتی وایە بەڵام کاتێک کە من دڵسۆزم و پاداش دەکرێن بەردەوامە بم بەڵام ئێستا لای ئێمە وەکو جەنابەوتێ بەداخەوە هەموو ڕۆژێ ئەگە سەعات 8 دەوامە تۆ 7 بڕۆ دەرگا بکەرەوانێ ژوورەکان پاکەرەوە کەس پێ ناڵێ دەستی خۆش بێ بەڵام ڕۆژێ سەعات 9 بچۆ یەکسەر محاسەبە دەکەن ئەمڕۆ بۆ 9 هاتی ئەی بۆ یەک مانگە سەعات 7 سەعاتی زووتر بۆ دەستخۆشیم لێ ناکەی ئێخر ئەوە سیستمە سەقەتەکەمانە ئەوە کەسی گونجاو لە شوێنی گونجاو دانراوە برا بەڕێزەکەم ئەگەر تۆ کەسێکی دڵسۆز بی مدیربی دائیمەن بە دوای دڵسۆزەکان ناگەڕێی عەرەب قسەیەکی زۆر جوانە ئەڵێ الطیور على ئەشکالها تەقع کوردەواری خۆ ماڵێ منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە بەخوا تۆ مدیرێکی دڵسۆزبی بەرپرسێکی دڵسۆزبی کەسانی دڵسۆز لە خۆکۆکەیتەوە بەڵام کەسەکە گەندەڵ بێ ئەکی دڵسۆز عەرقەلەی بۆ دروست دەکات نایەڵێ دزیەکانی بکات دووریە خەنەوە ئەمە کێشەکەی ئێمەیە بۆ یەڵم لێپرسینەوە نییە کوا هەتا ئێستا بینیتان گەندەڵکارێت دزێ بن بە مەحکەم و بیگرن باکسەوە جاری وا لێرە دزیەکە پاداش یەخەنێکەنە شوێنێکی تر بەرزیەکەنەوە ئەمە کارە ساتەکەیە جاوی جەناب دەڵی بەداخەوە ئەگەر بتەوێ وڵات ڕێچکەی خۆی بگرێ ئەگەر بتەوێ کەسەکان دڵسۆز بن لەسەر دڵسۆزی بمێنێتەوە ئەبێ کەسانی دڵسۆز و کەسانی ڕازگو و کەسانی بەوەفا پاداش بکەین کەسانی گەندەڵ کاکە سجنیان مەکە بەس دووریان خەرەوە سزاشیان مێ بەس پاداشتیان مەکە بۆی عەلەقل دیار بێ ئەو فەرقا جاوی جەناب دەڵی لە 100% ئەوە گەورەترین کێشەی ئەم کۆمەڵگەیانی وەکو ئێمێ کە کەسانی دڵسۆز پاداش ناکرێن
تەقدیر ناکرێن بەداخەوە کەسانێک کە دڵسۆز نین و غەشاشن فرت و فێڵچی تۆسا بەڕزان خۆر پێشمەرگە دێرینەکان خۆیان یەنەوانێ ئەوەتانە کە چەند کەس ئەوانیان بریندار کردووە بەهۆی ئەوانەوە بوون بە کەم ئەندام کە سوکاری ئەوانیان شەیدەوە ئەنفال کردووە ئێستا پاداش کراون ئەنفالچەکان ئەوانەی کە جاش و مستەشار و چی و هەمومانەوە واقعا بینین ئیتر خەڵک چۆن داوا لە خەڵکی دڵسۆز بێ سبەینێ لێمان قەومێتەوە بێتەوە پێشمەرگە والله من ئێستا چەندها جار لەوانەی زۆر بەشتان ئەبینن زۆر کەسێڵێن نەعلە لە کوربوونی خۆمەکە بتخوا مەعقولە تۆ نەتەوەی خۆت بەدڵ نەبێ کورد هەرچی قساکێڵە کوردوایە و کوردوە کاکەوانیە کوردیش ئینسانە کوردیش پاکە بەڵام کە نەمانتوانیوە پاکەکان پێش بخەین کە نەمانتوانیوە جانە بە خێرەکەی سەڵسکەین ئەجنا عەرەب لێمە باشتر نییە فارس لێمە باشتر نیە تورک لێمە باشتر نیە بەعکسەوە ئەو قیەمانەی کە کورد هەی بۆ زۆر باشتر بۆ لەوان بەڵام بەداخەوە مامەڵەکە و سیستمەکە سەقەتە بۆیە ئاوا دروست بووە زۆر سپاس بۆ پرسیارە و شتێکی زۆر جوان وژە کاک حەسەن جان فەرموو سپاس کاک دکتۆرجان هەر بابەتەکەی منش پەیوەندی هەر بە گەندەڵی و بێویژدانیەوە هەبوو ئەبین لە وڵاتانی ئەوروپی زیاتر گەندەڵی زۆر کەمە یا بێویژدانی زۆر کەمە بەڵام ئەبین لە وڵاتانی عەرەبی یاخۆ لە وڵاتانی ئاسیا بە تایبەتی ئەبینی گەندەڵی و بێویژدانیی زۆر هەیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی بۆ دڵسۆزی یا نادڵسۆزیان بۆ کارەکانیان ئەزانین چۆنە کاک حەسەن ئێستا زۆر جارە بینین لە ئەمریکا لە بەریتانیا ڕێیز وزەرا دوای ئەوەی کە شتە بێ یا لایە بن کە لە کاتی خۆیان شتێک بێ ئیستیقالاکە لایە بن و محاکەمەشیەکەن ئەوە ئەی بینین زۆربەی وەزیرەکان و ئەوەکان لای ئێمە لە عێراق ئەم هەموو وەزیرە دزە خۆیان ئەڵێن ڕای کردووەتانیا لەگەڵ حیزبێکەیە لەو شوێنەیە ڕۆشتەوە بۆ خارج دەریان کردو ڕۆشتووە لای ئێمە محاسبە و لێپرسینەوە نییە جاران خۆیەوەی چرا جاران سەدامێک و عێراقی یەتەقەدەم پێشەکەوێت لای ئێمەش هەر کەسێ چووە سەرەوە نایەتە خوارەوە دزە گەندەڵە هەر ڕوا بۆ پێشەوە سیستمەکەمان سەقەتە ئاوا ئەو وڵاتە ئاوای بەداخەوە نەزانم تۆ گوێ لێ بوو یان نا مەشعان جبووری لیستی هەیە لیست هەمومان لەوانەیە زۆربەمان بەڵە ئەزانی لە کەناڵی عێراقی و نازم لە کەناڵی دەرچوو مقابلەیان کرد وتی هەر هەمومان کە لە پەرلەمانە جا پەرلەمانی یاسامان بۆ دانێ بە قوربان ئەگەر ئەو خەلەگەڵێ ئەوەی شێت بێ من بە هۆمەرمەندان ئەگەر هۆمەرمەندان شێت بێ بۆ کوێ بێت مەشعان جبووری چی و دەو مقابلەکەی ماوەڕۆ لە یوتیوب هەمووی هەیە من خۆم 20 جار جۆم لێگرتووە ئەڵێ هەر هەمومان دزین پەرلەمان بە کورد و بە عەرەب و بە تورکومان بە شیعە و بە سوننەوە وتی تۆش وتی بەڵێ منیش وتی چی کردووە وتی من کابرایەک 1 ملیۆن دلاری یامی خستێ سەر حسابەکە 1 ملیۆن دلار کە ئێمە هەموو ژیانمە ملیۆن دلارمان بۆ کۆ ناکرێت لە مناڵیەوە بەس لە یەک حسابە وتی 1 ملیۆن دلاری خستە سەر ڕقمی حسابەکەم کە لە مەوزوعێکی هەبوو لە پەرلەمان پشتگیری بکەم وتی پشتگیریشم نەکرد خۆ ناتوانێت تازە پارەکەم لێ بۆوەرگێتەوە چێڵە نەشی کردەوە بەس وتی نەم کردووە بەڵام پارەکەم وەرگێ ملیۆنە دلار باشە ئەندام پەرلەمان خۆی ملیۆنە دلار وەرگێ لە یەک بزانە چەند ملیۆنی تری وەرگتووە خۆیانەوەتە پەرلەمانی عێراق هەمووی هاوارەکەن ئەڵێ گەرە بی بە مدیر عام ئەبێ ئەوە ملیۆن بی وەزیر ئەوە ملیۆن ئەندام هەمووی بۆ بە تیجارەت و بازرگانی قوربان جام ئەوە پارلەمان باسەکەم نایەمە خوارەوە کە یاسا بۆ دانێ ئەو خۆی هەمووی یاسا پێشێلەکە ئیتر جەناب ئەبێ هیوا بەچی خۆش بێ من چۆن ئیتر بە خەڵکی بڵێم دڵسۆز بە ئەڵێ بڕۆ بەوانە بڵێ دڵسۆز بە ئەخر خەڵکە ئاوای لێ هاتۆ ئەمە کارەساتە تۆ باوکەکە دزبێت بە مناڵی تو چۆن نەتوانی قسە بکەی بڵێ دزمە بە ئەو خۆی بە ئاشکرا ئەو من نمونە سەدانی وە ئەزانی یەکێکی چی وت نازانوتی 500 هامەر ئەهام ئەمریکیەکان کردراوە لەسەر وەرەقە بەس بردراوە بۆ تورکیاوە لە یوتیوب بڕۆن سەیریکەن لە تورکیا کردوانە بە درع یعنی تر بزانە پارەی زۆری تیاسەکە درع کە بزانە گولە نەیبڕێ هەر لەسەر وەرەقە هاتۆتۆ عێراقی راوە بە جێیش و نەشکراوە پارەکەشی کوراوە ئەمە نمونەی بچووکی لە قەترێ لە بەحرێکە بزانت چی ئەگوزەرێ لە وڵاتە بە قوربان وڵایتر کارەساتە گوزەرێ وەڵی ئیتر ئەبێ ئیمانمان بەخوا بە قۆت بێکەم دووەم ئیمانیشمان بە کەسە دڵسۆزەکانمان بە کیسانی دڵسۆز کەسە دڵسۆزەکان دیار نین شاراون ئەبێ کاک حەسەن جان ئەبێ هەوڵ بین ئەو ئیشک ئەو دڵسۆزان وردە و دەبێنە پێشەوە و دائیمەن ڕاستە ئەڵێ هەمووشت لە باریچیە بە زۆڵ مستەم لە ئەستوریا هەر کۆتاییە سەدام بۆ چۆڕۆی کوڕەکانی خەڵکی ئەنفال کرد خۆی ئەنفال کرا کوڕی خەلکی فیلار کرد کوڕی فیلار کرا خۆی ینی قانونی حیاتە لا يصح إلا صح ئەو قانونی حیاتە ئیلا لە ئەخیرە هەر خێر سەرەکەوێت ئیتر بێ سەبر و تەحملیشمان نەبێ خۆ باش ئەگەر هەموو دنیاشیان نەبێت بە قەی من و تۆ ئەخۆن
معیدان زیاتر خۆی ئیمتەلاکەن معیدان تێگەچێ هەر لە 2-3 مەتر مربع ئەخەون وەکو من و تۆ هەر بەقەی من و تۆ ئۆکسجین چی لێەکەن پڕ بەم ژوورە مووی دۆلار وەکو کتێب وای لە کتێبخانە چی لێەکەی خۆ شتەکان سنووردارە تازە ئەوەی کە بۆم باسکردی لە بەشی یەکەمە وتم حەزرەتی مەسیح ئەڵێ بە چیەکی هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی ئەوانە خۆیان دۆڕان و تازە تەواو بەخوام تەمەنە ئەکەن وەکو من و تۆ بن نەش بن تەواو لەبەرەوە من دڵنیات دەکەمەوانێ من ئیمانێکی مطلقم هەیە هەرچی پارەشیان دزیوە سوودی لێ نابین و هەر هەمووشیە بێ بگەڕێتەوە بۆ شەعبان واشی لێ مستەقبەل زۆر سپاس خات و شەم دکتۆر گیان دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم پرسیارەکەی من سەبارەت بۆ ئایا ئەو کەسانی کە دڵسۆز نین ئەتوانین بڵێن هۆکاری ئەوەیە کە تووشی بڵێن چاولێکەری بۆن یاخودەوەیە کە گرفتێک لە دەرونیانە هەیە و تووشی دڵسۆزی نابن بەرامبەر بە چواردەوریان لەگەڵ کەسەکان لەگەڵ ئیشەکانیان دەستخۆش زۆر سپاس وەڵا شەمخان ئەوە ئیلاقی بە کەسێتی بیرکردنەوەیانەوە هەیە ئەوانەی دڵسۆز نین و بە دوای گەندەڵی و پارە و مەسلحەتە ئەگەڕێن ئەوە زانایەکمانە ناوی کۆلبەرگە ئەخلاقی دابەش کردووە چکە دڵسۆزی بەشەکە لە ئەخلاق ئەڵێ هەندێک کەسێ معیاری ئەخلاق لە لای شتێ ڕاست بێ و دروست بێ تەنیا مەسلحەت و بەرژەوەندی خۆیەتی ئەوە پەروەردەکراوە ئەوە لەو دنیا تێگەیشتەوە خۆجاری وا خێزانەکەی باشە بەس برادری خراپ ڕاگەیاندنی خراپ خەڵکی تل بردوێتی خۆشە نییە خێزانەکەی خراپ بوو بێت جاری وا خێزانەکەی خراپە خۆی باش دەرەچێت موسساتمان زۆرە بۆ ئینسان دروستکردن باشە کەواتە ئەم کەسە عیلاقەی بە پەروەردەیەوە هەیە بە ڕابردوویەوە هەیە بە فکرەیەوە هەیە دوای چی کەوتۆ چی کردۆ بە معیاری ڕاست معیاری ڕاست لەو مەسلحەتی شخصی و پارەی و حەز و ئارەزوەکانی و شەهوانەکانێتی و تێرکردنی غەریزەکانێتی ئاوا لە دنیا گەشتووە هەندێکی تر هەیە لەوان پێشکەوتوترن عادات و تەقالی لەبەر چاوەگرن ئەڵێگە زۆرینەی خەڵک پێی ڕازی بوتی باشە منی ژەیکەم ئەگە زۆرینەی خەڵک گەندەڵ بوو نەوی ژەیکە زۆرینەی خەڵک باش بوو نەویش باشە بێ ئەم چاولێکەری وەکو جەحاو کەرەکەی کەسانی تر ئەبن بەم معیار بۆی نەک مەسلحەتی خۆی یعنی ئەگە زۆرینەی خەڵک ڕقیان لە شتێبیش نایکات ئەگە زەرەری خۆشی تیا بێ ئەگە قازانجی خۆشی تیا بێ خەڵک هەندێکی تر یاسا ئەکا بە معیار ئەگەر شتەکە دژی یاسا بووی نایکە ئەگەر عادات و تەقالی ڕێگەی پێ با مادام دژی یاسا بێ نایکە یاسای کردۆ بە معیار بە پێوەر ئەڵێ مە گەندەڵیە دژی یاسا من نایکەم هەندێکی تر هەیە یاساش غەڵەتی تایە خۆتان نەزان هەندێک جاری یاساش کەم و کورتی تایە زڵمی تایە ئەو کەسان ئەخلاقیانەوە بەرزەکاڵێ ئەوانە نادرن دەگمەنن کاتێک کە زانیان ئەم شتە دژی قیەمە ئینسانیەکانە دژی مافەکانی مرۆڤە دژی قیەمە ئاینیەکانە ئاین ئاسمانیەکانە دژی ئازادی ئینسانە دژی یەکسانیە جێبەجێ ناکەن ئەگەر قانونێکی زاڵمیش دای نابێت قانونەکە جێبەجێ ناکەن اینجاوە کەوێتەوە سەر بیرکردنەوە و تێگەیشتنی بۆ دنیا هەیە خوشکی من لەخوا ئەترسێ ئیمانی بەخوا هەیە ئیمانی بە دین هەیە ئەڵێمە گەندەڵیە و حرامە خوا لاگری جەهەنەم مامزە هەی ئیمانی بەخوا نیە ئیمانی بە غەریزەکانی هەیە ئیمانی بە حەزوارەزەکان ئەکەوێتەوە سەر بیرکردنەوە و تێگەیشتن و کەسێتی ئەم کەسە و چۆن لەو دنیا تێگەیشتەوە چی ئەساسە لە لای ئەوە زۆر هۆکار هەیە کەوای لەو کەسە کردووە ئەی خۆ من تۆش دەتوانین گەندەڵیکەین بۆ نایکەین چکێمە بیل لە کەس و کارمانەکەینەوە بیل لە سومعی خۆمانەکەینەوە ئەڵم بۆچی من خۆی حای خۆم بەرم پارەیەگە بەم مڵشی عامە چۆن بە من حەڵاڵی چی زۆر شت لێکەینەوە لەو لێکی نایەت ئەوە بیرکردنەوەکەیە ئەوە هۆکارەکانن کاشان خان فەرموو کاشان خان بەڵێ پرسیارەکەم ئەوەیە باسی پێشکەوتنی وڵاتانی ترت کرد ئایا بەڕێزت ئەو پێشکەوتنی کە وڵاتانە بەهۆی دڵسۆزیەوە بەدەستی هێنن نایگەڕێنیتەوە بۆی کە کەسەکانی ئەوێ ئەو کارێکە هەڵی ئەبژێرن بە خواست و ئارەزی خۆیانە کە ئەمەژوای کردو کارەکانیان پێشکەوێت و دڵسۆز بن بۆی پرسیاری دوم ئەوەیە خەڵکانێکی زۆر بە دوای کارە ئەگەڕێن دو بە دوای کە کارەکەیان دەسەکەوێت دوای مانگە یاخود دوو مانگ کە موچەکان وەرەگرن واز لە کارەکەیان ئەهێنن ئایا ئەمە بۆچی ئەگەڕێتوانێ و کە دواتریش گلەی ئەکەن کە کاریان دەست ناکەوێت دەست خۆش کاشان خان وەڵای یەکەم کاڵین وڵاتان عیلاقی بەوە نییە خۆی ئێستا ئێمە زۆر کەسێ بە حەزی خۆی بۆ بە دکتۆر باشە بە حەزی خۆی بۆ بە مهندیس بە حەزی خۆی بۆ بە مامۆستا بە حەزی خۆی بۆ بە مقاول بە حەزی خۆی بۆ بە تاجر وەکو ئەو وڵاتانە بەڵام لەوێ قانون و یاسای خوشکە بە ڕێزەکەم ئەگەر بازرگانێ غەش بکە لێپرسینەوەی لەگەڵاکەن ئەگەر دکتۆرێ لەگەڵ سێ چوارنەوە حەب بنووسێ من وەکو وتم خەڵکە ناسین لەوێ پەیوەندیمان پێوە کردوون زۆر جار کێشە دووزێ پرسیان پێکەن ئەڵێ ئەگەر دکتۆرێ دوو نەوە حەب بنووسێ
لەوێ نقابەیان هەیە نقابەی ئەطیبا ڕێک ئەزانن ئەم دکتۆرە دوو نوع دەرمانی نووسیوە ڕێک پرسیاری لێکردن لە بۆ دوو دەرمانە نووسیوە دیارە نازانێ نەخۆشەکە و باش تەشخیص نەکردەوە جینا خۆی یەک دەرمانی پێویستە بۆ دوان نەک سیان و چوار بنووسی زیای پێنج و شەش لەوێ لێپرسینەوەی خوشکە بە ڕێزەکەم لەوێ ئەگەر یەکی قاچی خواردانی ڕاستێکەنەوە مشکیلەکە لای ئێمە ئەو یاسایە نییە کە لێپرسینەوە لەگەڵ دکتۆرێکی گەندەڵ مامۆسایەکی گەندەڵ ئەندازیارێکی گەندەڵ فەرمانێکی گەندەڵە ئەوڵێ لەگەڵ ئەو سەیدەلی خۆیان ئەڵێن و دکتۆرەکان خۆیان ئەڵێن ئەڵێ لەگەڵ 4-5 سەیدەلی ڕێکەوتووە ماگانە پارەی لێوەرەگە لەگەڵ 3-4 مختبەر ڕێکەوتووە مامۆسایە قەی ناکەن ناچاریە چۆ دەرسی خصوصی ئەڵێتەوانێ بەڵام ئەی بۆ بە دڵسۆزی دەرسەکە و لە مەکتەب ناڵێتەوە بۆ ئەوەی بە خەڵکی تر ئەڵێتەوە چکە بە مناڵە فەقیرەکانیشی بڵێتەوانێ ئەگەر لێپرسینەوە هەبووە قانون یاسا هەبووە خوشکە بە ڕێزەکەم ئەوەی لاقی بەوە نییە لەوێ یاسا و قانون هەیە قبول ناکرێ ئەم گەندەڵی و لێپرسینەوەیە لێپرسینەوەیە قانون بەسەر وەزیریش و گزیریشە بەسەر فەڕاشێک و بەسەر مدیرەکەش تطبیق بێ بەس لا ئێمە خۆزانی قانون چۆن تطبیق بەسەر چیا تطبیق بێ بەس فەقیر و داماوەی بێدەسەڵاتە قانونێگرێتەوە ئەجینایشی قووەتی هەبێ کونە دەرزیەک بێ قانونەکە و بۆکە فیلی پیاباتە ئەودی و ئەمە کێشەکانمانە ئیلاقی بە سیستمەکە و بە نیظام و نەبوونی یاسا و سەروەری یاسا و دانەنا ئینسانی گونجاو لە شوێنی گونجاو بەنسبەت دەوڵی کارێکی دەسەکەوێت کەسانێک لای ئێمە هەن کارێکیان دەسەکەوێڵی موچەکەی وازی لێنێ ئیتر یا ئەوەیە ئەمە مانگێکیشی کردو بەشی دوو مانگ پارەی پیا کردوی خوات و دواییەتەوە تااقەتیشی نیە تەمەڵە یا لەوانەیە ئیشەکەی بەدڵ نەبوو بێ یا لەوانێ ئەو کەسەی خاوەن ئیشەکەیە خراپ بووە لەگەڵی بێ هۆکارێکە بێ ئەبێت تۆ مقابلیم کەسە بکڵی بڵێ بۆ کاکە جان مانگێکی ئیشە کردو وازەهێنا ئیشەکە و بەدڵ نییە قورسە معاشەکەی کەمە چییە هۆکاری خۆی هەیە هەتا هۆکارەکە نەزانین ناتوانانی ئێمە چارەسەری بکەین زۆر سوپاس کاشاخان کاک ئارام زۆربەی تاکی کۆمەلگامان دڵسۆزی نیە بۆ کارەکەی بەس شاوی لە پارە بڕێ بۆ مولێسە بەیانی بۆ وەزارەتی ناوخۆ دامەزراندن هەبێ بۆ کارگوزاریش ١٩٩ تاکەکانی کۆمەلگای ئێمە بەر وەزارەتی ناوخۆ ڕەبۆ معاشەکەی میلیۆن لە سەر و میلیۆنەوەیە بڵام بۆ کارگوزاریەکە نایە کە لەو کاتەشا بۆ شێوازە دامەزرا ئەو کەسە ناتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ دوو بە دڵسوزە کارەکەی بکە زۆر سپاس زۆر سپاس وەڵا کا گارامێمە لە بواری دەرونیە لە دەروون ناسییا شتێکمانەیە پێڵێن ڕێنماییکردنی پیشەی ئرشادی میهانی لە زۆربەی وڵاتان لە کێکا بە ناوی ڕێنمای سەری دەرونی باسم کردووە یعنی تۆ گەنجێکی ئەڵێ چی ئیشێک من یەم تێستی تایبەتێ توانەکانی تۆ پێوانەکەم زیرێکی دوو کەسێتی دوو توانەکانە پیشەکانیشە پێ ئەڵم کاگارە من پیشانە هەیە تۆ ئەم توانایانە و هەیە ئەم پیشە پێویستی بەم توانایانە هەیە تۆ لە ١٨ توانەکانی ئەم پیشە هەیە بەس لە ١٧ ئەمە هەیە لە ١40 ئەوەی لە ئەو کاتە خۆت لە ١٨ هەڵبژێری کە مواسەفاتەکانە هەیە بەڵام لا ئێمە وەکو جەناب دەڵێ ئیعدادیەوەی تر قبول مرکزی فڕێاتە کولێجەکە و حەزی لە کۆلێجەکە نییە دوای ئەوەی لە کۆلێجەکەشی تەخەڕوجەکە شوێنێک نییە تەعین بێ ئەوەشت فێر نەبووە ئەچێ لە شوێنێکی تر ئیشەکە ئیشی خۆی نییە اینجا ئەوەی کە باسی کرد مەسەن لە وەزارەتی ناوخۆ تەعین نەبێ و ناچێکی کارگوزارکە ئەوە عیلاقەی بە موچەکەەوە هەیە طبیعەتی بەشەر وایە هەموو کەسێک وایە چ پیشەیەک یا چ ئیشێک موچەی زیاتر تیابێ مەعیشەتی زیاتر ڕاچێ ئەواکە ئیتر ئەگەر بەدڵیشی نەبێ هەرچەنگە تۆ پێویستە ئیشێ بکەیت کە بەدڵێ بێ چونکە ئەگەر حەزی لە ئیشێ نەبێ کاتت لێ ناڕوە مرتاح نابی بەڵام بەداخەوە لای ئێمە وەکو وتم کەسی گونجاو لە شوێنی گونجاو دانانرێ پێوەرە زانستەکان لە بەرچاو ناگیرێ لەوانەیە تۆ کۆمەڵی مواسەفاتت تایە بۆ ئەم مهنەیە ببی بەڵام کە تەقدیمیە کە یەکێکی تر وەرەگیرێ مواسەفاتەکەی تیان نیە ناڵم لەبەرەوەی ئێمە بنەمای معیار و پێوەری زانستی تطبیق ناکەین بۆ دانانی ئینسانەکان لە شوێنەکان خۆتە زانی واستە دەورەبینە حیزباتی دەورەبینی عەشایر و عیلاقات و چی و چی و گورە وەڵڵی خەڵکی وایان کردۆ بە مدیرعام بە قورعان دوو سەرمەڕی بەرێ خۆ ئەگەی لێ بە گورو خواردیە نایەتێ بەڵامی ترە لە سەر بەوەیە ئەو تەسکیەکە مدیرعامە هەر ئەم ڕاست و چەپی خۆی نازانێت کراوە بە مدیرعامی کراوە بە وەزیری کرا ئەمی کێشەکانمانە بەڕێزان بەڵام خۆم بەرنامەی چارەسەر ناکەێت بەڵام ئێمە بەرچاوڕوونی خەڵکەکە وەڵامی شتەکان وڵین ئەمە کێشەکانە ئەگەر ئەشیانەوێت چاچیکەن وەرە کەسی گونجاو هەیە هەر لەو حیزبەیە ئەوە دابنێ بەڵام چێ لە مەسوولی یەکەمەوە نزیک بێ بەداخەوە زیاتر ئەوە دانێن خۆ لەو حیزبەشە کەسانی دڵسۆز هەیە بەڵام دای نانێن لەبەرەوەی شخصیەتی خۆی هەیە تەنازل ناکە کۆمێڵ قیەمی جوانی خۆی هەیە دای نانێن ئەمی کێشەکانمانە هەتا مەعایر و پێوەەر نەبێ هەتا یاسا سەروەر نەبێ ئەم شتانە ڕێچکەی خۆی وەرناگرێت بەداخەوە زۆر سپاس کاک عومەر چەند دەستی خۆش بێ خۆ لەبارەیەوەی کەوت فەرمووت دڵسۆزی دایک و باوک کەمە بەڵێ بە دیاردەیەک ئاشکرا هەستی پێ ئەکرێت بۆ نمونە کاتێکە 6 ساڵ 7 ساڵە داوامی خوێندنەوەک و پێویست نەکراوە بەر هۆکارێک بێت نەمان بینی دایک و باوکان بە شێوەیەکی گشتی بێن لەم بابەتە پرسنەوانێ
کۆبوونەوەی دایک کار عمر کۆبوونەوەی دایکان و باوکانی بەشداری ناکات زۆر دایک و باوکێ نازانم مناڵەکەی لە چ پۆلێکە من بەبیرم کاتی خۆی چوون بۆ کۆبوونەوەیە بۆم تەلەبەی شەشی عدادیە بوو دایک و باوکێکا وتیان تۆ ناوچە ئیتی کوڕەکە لە چوارە بۆ هاتووی وتی وەڵام زانی لە شەشە یعنی دایک و باوک نەزانێ ئەمە کارەساتە تۆ نەزانی مناڵەکە لە چ پۆلێکە لەوانەیە ئەو بڵین ئاستێکی خوێنەواری باش نەوێ بەڵام خۆ دایک و باوکی زۆر هەیە ئاستی خوێنەواری باشە خاوەنی شادەیە تا ئێسانەمان بینی بە هەمان شێوە گروپێکی دەستکارسۆزی لاقی بە شەهادەوە نییە لاقی بە ئەخلاق بەڵێ بەسم پرسیارشکێ تا ئێسانەمان بینی پرسیاری بکرێت دەربارەی منهەجی پەروەردەیەکان ئایا بزانێ کاتێک ئاڵین پەروەردە و فێرکردن بالفعل ئێستا پەروەردە هەیە لە پێش فێرکردنەوە لەوانەیە بوارێکی زۆر بۆ فێرکردن هەبێت لە قوتابخانەکانە بەڵام بواری پەروەردەی زۆر ئاستێکی لاوازی هەیە مەجالی بۆ نێنراوەتەوە زۆر سوپاس بۆ پرسیارەکە و من لە زۆر حەڵقە باسم کردووە کە لای ئێمە من و گلیم لە وەزارەتی پەروەردە کردووە وە جەنابی وەزیریشم وتم وەزیرەکان وتومە ئێوە وەستان لە پەروەردەیە ناو خەریکی فێرکردنن پەروەردەمان نییە خۆی وەزارەتی پەروەردەیە بینای کەسێتیە من زۆر جاو بە نمونەیەمەوە نەزافەتەمی ئیمان ئەوە فێرکردنە پێمان لەبەر کردە لە دەماناوە چڵمونە بیست و چەپەڵە یەکورە وەرە کاکە پەروەردەیە کە فێری کە جلەکانی بشاو دەموچایی بشاو جانتاکەی ڕێگە ژوورەکەی پاکەردە لە دەبەرەوە پەروەردەیە بیکە بە عەمەل بیکە بە بەشێ لە کەسێتی جاوە زۆر قسەمان لەسەر کرد لە داهاتوو چەند حەڵقەیەکمانی ئینشەڵا باسی ئەواکەین بۆ پەروەردەمان نییە و فێرکردنمانەیە چەگەر پەروەردە هەبووە ئێمە پەروەردەی سیاسیشمان نییە پەروەردەی تەندروستیشمان نییە بکورە پەروەردەی هونەریشمان نییە بزانە گۆرانی بێت ئەوە من لە ئەخیرە کاتم نما ئیشارەتم پێن بە حوشتریان ملی خوارە وتی بۆ چۆن ڕاستە تا ملم ڕاز بێت بەرحاڵ بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەشی تر خدای گەورە پشتیوانی مولابی خواتان لەگەڵ زۆر سپاس بۆیەوە سپاسانەکەی